حەفتەی شۆباتی 2011 ئەو ڕۆژەی زەنگی ڕاپەڕینێکی مەدەنی بە گوێی دەسەڵاتێکی نابیسترا لە دوای 19 ساڵ لە حکومڕانی دوو پارتی دەسەڵات و دابەشکردنی سەرزەوی و بنزەوی ئەم هەرێمە بە شێوەی 50-50 لە نێوان خۆیاندا و کپکردنی دەنگە ئازادەکان تووڕێی چین و توێژەکانی کۆمەلگای کۆ کردبوویەوە چاوکاتەی بۆ پشتیوانی لە بەهاری عەرەبی گردبوونەوەیەک لە سەرای ئازادی سلێمانی ساز کرا و لە ئەنجامدا جامی تووڕێی هاوڵاتیان ڕژا و تەقینەوەیەکی جەماوەری لە سلێمانی دژی دەسەڵات دروست بوو. لە پاشنیوەڕۆی حەفتەی شوباتی 2013 لە سەرای ئازادیەوە خۆپیشاندەران ڕژانە بەردەم لەقی چواری پارتی و پاسەوانەکانی ئەو بارەگایە بە فیشەکی بیکەیسی و کلاشینکۆف وەڵامی بەردی دەستی خەڵکیاندایەوە کە دژی نادادگەری و نەعەدالەتی کۆمەڵایەتی هاتبوونە سەر شەقام. ڕێژوان عەلی تەمەن 16 ساڵ لە بەردەم بارگای لقی چواری پارتی بە فیشەکی پاسەوانەکانی ئەو بارگایە شەهید کرا و 57 خۆپیشاندەری تریش بریندار کرا. ئەوەش تووڕێی خەڵکی زیاتر کرد و خۆپیشاندانەکان درێژەیان کێشا بۆ 62 ڕۆژ کە سەرای ئازادی سلێمانی ناوەندی گردبوونەوەی خەڵکی ناڕازی بوو. لەگەڵ بەردەوامی خۆپیشاندانەکانی هێزەمنیەکان چەندین جار هەوڵیان دەدا بە زەبری هێز کۆتایی بە خۆپیشاندانەکان بێنن، بەڵام لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژی بریندارەکان و شەهیدبوونی چەندین خۆپیشاندەری تر لە شەقامەکانی سلێمانی بە گولەی هێزەمنیەکان خۆپیشاندانەکان درێژەیان پێدرا و سێلاینی ئۆپۆزسیۆنی ئەو کاتەش کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی پشتیوانی خۆیان بۆ خۆپیشاندەران نیشاندا و ئەوەش تووڕێی دوو هێزی دەسەڵاتی زیاتر کرد و خۆپیشاندانەکان لە بەشێک لە شار و شارچکانی تری هەرێمیش دەستی پێکرد. دەسەڵاتی ئەو کاتە کە لە نێوان یەکێتی و پارتیدا دابەشکرا بوو، سەرۆکایەتی هەرێم و پەرلەمان لە دەستی پارتی و سەرۆکی حکوومەتیش لە دەستی یەکێتی بوو، بەڵام هیچ کام لەم دەسەڵاتانە نەیانتوانی وەڵامێکی باوەڕپێکراوی خەڵکی بدەنەوە کە دوجار تا هەنووکەش تووڕێی خەڵک بەردەوامە و خۆپیشاندانەکانی ساڵی 2015 و حەفتەی بە شوێن خۆی داهێنا کە لەوێش ئەو دوو پارتە دەسەڵاتدارە دووبارە لولەی تفەنگەکانیان کردەوە هاوڵاتیانی مەدەنی و خەڵکی ڕەش و ڕوت و مافخوراوی ئەم هەرێمەیان فیشەکباران کرد. لە دوای تێپەڕبوونی 7 ساڵ بەسەر خۆپیشاندانەکانی حەفتەی شوبات و شەهیدبوونی 11 کەس و برینداربوونی دەیانی تریش کە سوکاری شەیدان دەڵێن، دەسەڵات لەبری بە سزاگەیاندنی بکوژانی ڕۆڵەکانیان داڵدەی تەقەکەرەکان دەدات و هەوڵ بۆ سڵحی عەشایریان دەدات. بە بڕوای چاودێرانی سیاسیش گەر بەرپرسانی حکوومەتی ئەو کاتی هەرێم داواکاری خۆپیشاندەرانیان جێبەجێ بکردایە، ئەوە ئەمڕۆی هەرێمی بێنەوت و کارەبا و بێموچە و بێبوجە نەدەهاتە ئاراوە.